خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا بابەتێکی تەندروستی گرنگمان بۆ هەڵبژاردوون کە ئەویش بریتیە لە نەخۆشی ئینزیلاق. ئینزیلاق بزانین چییە؟ هۆکارەکانی چین، نیشانەکانی چین، چارەسەرەکانی چین. ئایا ئینزیلاقی مل چییە و بڕبڕەکانی مل و ئینزیلاقی بڕبڕەکانی پشت چییە؟ زۆر جار دەوترێت ئەوانی کە ئینزیلاقیان هەیە لێکە ئەیان خاتە سەر جێگا یان پەلوپۆیان سڕ ئەبێت یان ژیانیان لێ تاڵەکات. ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەلی عومەر سەعدون، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و فەقەرات و دەمار لەسەر ئەم بابەتە بە وردی قساکەین. هیوادارین ئێوەش بینەرمان بن. کاک دکتۆر بەخێرێتی. سپاس دەکەم. مەمنون. ئەگەر لەوە دەست پێ بکەین، ئینزیلاق چییە؟ بەڵێ ئێمە لە بینی بڕبڕەکان مادەیەکمان هەیە پێڵێن دیسک. خۆی لە لەشی ئینسانە هیچ ئێسقانێ ڕاستەوخۆ لەگەڵ ئێسقانێتر نادا لە یەکتری، هەبێ شتێک هەبێ لە بینیان. ئەگەر نەمێنێت ئەبێ بە یەک ئێسقان یان ناجوڵە یان بێکەوە جوڵێ. لە پشتا جوڵە هەیە. ڕاستە بڕبڕەی پشت جوڵەی کەمە بەڵام جوڵی تایە. لە بینی بڕبڕەکان مادەیەکمان هەیە پێڵین دیسک. زۆربەی پێکهاتی ئەو مادە ئاوە. هەموو ئینسانی ئاو هەیە. باشە؟ ئیتر لە فەقەراتی ملش هەیە، لە فەقەراتی سنگش هەیە، لە فەقەراتی خواریش لە کەلەکە هەمووی هەیە. لە بینی هەر دوو بڕبڕەیەک ئەو مادە دیسکەمان هەیە. ئەو مادە دیسکە وردە وردە نسبەی ئاوەکەی تێکەچێت، کەمەکات. ئیتر لەوێ کێشەکان دروستە بێت. جاروا هەیە دەرەچێتە دەرەوە ئەو مادە نەختەیە. ئەگەر لە شوێنێ بێت دەماری لێنە بێ یان دوور بێت لە دەمارەکە، ئێمە هەستی پێ ناکەین، هەر موشکیلەشمان نییە. بەڵام کاتێ کێشەکان دروستە بێت کە نیزک دەمار بێتەوە. ئیتر دیسک ئەوەیە، ئەو مادەیە کە لە بینی بڕبڕەکانە. زۆر باشە دکتۆر، جۆرەکانی ئینزیلاق چین؟ بە پێی شوێنەکەی ئەگۆڕێت جۆرەکانی ئینزیلاق. ئینزیلاق کەوتمان ئینزیلاق ماناوایە ئەو مادەیە لە شوێن خۆی دەرچووە. ئەبێ لە بینی بڕبڕەکان بێت، حدودی خۆی بڕبڕەکانە نەختێ لە شوێن خۆی دەرچێت، ئەو پێڵێن ئینزیلاق. یعنی لە شوێن خۆی دەرچووە، ئینزیلاقی کردووە. ئینزیلاق زۆر باوە لەوانێ من و تۆ هەمان بێر هەستیشی پێ ناکەین. بچین ئێمارای کینسەیەکی ئەڵێ ئەوە ئاها نەختێ لە شوێن خۆی دەرچووە، بەس من قەت هەستم پێ نەکردووە. ئەوە هیچ مشکلەمان نییە لەگەڵی، ئەوە هەر بە تەبیعی دایانین. کاتێک کە ئەچێتە سەر دەمار ئازار دروستەکە، ئەو کاتێ ئێمە هەستی پێکەین. ئەگەر لە مل بێت، زۆربەی کاتەکان هەست بەواکەین کە دەستمان سڕە، باڵمان سڕەیان ئازاری هەیە. ئەگەر زۆر بێتتر وردە وردە وای لێکە بێهێز بێت، لەو شوێنەی کە چۆتە سەر ئەو دەمارە بێهێزە بێت. لە قاچیش بە هەمان شێوە بە سڕبوون و ئازار دەست پێکە. بەڵام وردە وردە وای لێکە ئەگەر زۆر بێت، وای لێکات ناتوانێت میز بکات یان میز ڕاگیر ناکات، قاچێکی ئیش ناکە یان هەردووکی ئیش ناکە، یان تووشی کەوتنی پێ ئەبێت. پێی ئینسان کاتێک ئەڕاتە ڕێوە بێەوەی خۆی هەستکە نوکی پێی بەرزە بێتەوە، کە ئاوها نەیتوانی بەرزی کات، ئێمە پێڵێن کەوتنی پێ. ئەوەش هەر نیشانەی ئینزیلاق. باش، ئەم خزانەیە، ئەم دەرچوونی لە بینی ئەم بڕبڕانایە و مادەی باست کرە و دیسکە، هۆکاری چی؟ ینی بە چه هۆکارێک بۆ وای لێدێ، بۆ لە شوێنی خۆی ئەترازێ و دەرئەچێ؟ ئایا پەیوەندی بە تەمەنەوە هەیە؟ ئایا پەیوەندی بە نەخۆشیکی دیکەوە هەیە ئەم وای لێدەیان؟ ینی پەیوەندی بە هەڵسوکە و تیژانی ڕۆژانەوەی هۆکارەکەی چیە بەڕاست کاک دکتۆر؟ خۆی لەگەڵ زۆربەی نەخۆشیەکان علم ئەڵێ استعدادێکی جینی تایەوە ئینسانە. بۆ نمونە کێ تووشی شەکرا بێت، کێ تووشی فڵان نەخۆشیە بێت، جیناتە. جیناتی ئەو جیناتانی کە تایەتی ئەم دیسکە زەعیفە. زەعیفەکەش لەکوێوە دێ؟ نسبەی مادە ئاوەکەی کەمە بێت. و تەمەنش یەکێکە لە هۆکارەکان. چەنێ ئێمە تەمەنکەین، وردە وردە نسبەی ئاو لەو مادە دیسکە کەمەکات. بۆ نمونە ئێمە زۆر جا ملاحەزەمان کردووەی کە باڵای بەرزە، دوای کە ماوەیە زۆر ئەیبینینەوە سیرەکەین باڵای کورتە، یعنی مقارنێکی بە خۆمان بە یەکێتر ئینسان وردە وردە باڵاشی کورتە بێت بە تەمەن. سەبەبەکەشی ئەو مادە دیسکەیە. لە پشت وردە وردە پشتمان کورتترە بێت. بدایە ئەگەر مادی دیسکەکە ئەوە نەبێ، وردە وردە کەمترەکات. تەمەنێکێکە لە هۆکارەکان جیناتە. دوای ئەوە
بێهێزی ماسوولکەکانە دانیشتن یەکێکە لە سەبەبەکان زۆربەی خەڵکی ئێستا دانیشێت سیارە زۆر لێخوڕێ ئیشەکان زۆربەی بە دانیشتنەوە کرێ بە ئیسراحەتە کرێ ئەوە یەکێکە لە هۆکارەکان کاتێک کە ماسوولکەکان زەعیف بوو زەخت زیاترە کەوتە سەر دیسکەکان ڕاستە ئیستعدادی جینات هەیە تەمەن هەیە بەڵام هۆکاری سەرەکی ئەکەوێتە سەر ئەوەی کە جوڵەکەمە وەرزش نییە ماسوولکەکانمان زەعیفە باشە ئەمە کەواتە پێمانەڵێ ئینزیلاق لەوانی کە تەمەنیان کەمە بوونە لە منداڵ یا لە نەوجەوان یا هەر نییە یا زۆر کەمە وایە لە مناڵ زۆر بەدەنگمەند هەیە لە 16 ساڵیەوە دەست پێکات بەڵام لە مناڵە زۆر بەدەنگمەند هەیە هەرچەنە ئێمە کە باس ئینزیلاق هەیە بابەتەکەمان ئینزیلاقە بەڵام هەندێک نەخۆشی تر هەیە تووشی ئەو دیسکە ئەبێت بۆ نمونە هەوکردنە التیهابە لەوێ ئەویش هەر لە تەمەنە زیادە لە مناڵە زۆر کەمە نادیرە زۆر باشە دکتۆر وەکو باست کرد تەنها نیشانەیەکە هەیە بێت ئازاریان نیشانەکانی تری چین ئینزیلاق کاتێک تووشی کەسێک دەبێت وتمان ئینزیلاق ئەگەر هەبێت کەم بێت هەر هەستی پێناکەین یان لە دوور بێت لە دەمارەکە لەو شوێنە دوور بێت هەر هەستی پێناکەین بەڵام ئەگەر نزیک دەمارەکە بێت ئەو کاتە بە سڕبوون دەست پێکە بە ئازار دەست پێکە بۆ نمونە ئەگەر لە لای ڕاست بێ باڵی ڕاستی ئازاری هەیە یان وردە وای لێکە لە جوڵەی خات بێهێزیەکە ئەڵێم شت لە دەستم بەرە بێتەوە ناتوانم سیارە لێ بخۆڕم ناتوانم باڵم زۆر بەرزکەمەوە هێزی نییە وەکو جاران ئیشێکیەکە دیسە ناتوانێ و ئیشە بکات ئەو سێ هۆکارەیە ئازار سڕبوون و بێهێزی باش کاکتۆر زۆر جار ئەوانەی کە دەستنە لای پزیشکی پسپۆڕ بۆ بابەتی ئینزیلاقوانە یەکێک لەو بابەتانی کە پیانەڵن ئەگەر کەسەکە کێشی هەبێ پێوترێک کێش داوەزێنن با قەڵەو نەبیت بەڵام زۆر کەسمان هەیە جەنابیش لەوانێ لە نۆرینگی خۆت بینی بێتە زۆر کەسبانێ ئەسڵن زۆر لە ڕووی کێشەوە کێشێکی تەبیعیە تەنان لاوازیشی هەیە بەڵام هەر تووشی فەقەراتە بێ ئەو ئێمە زۆر حەزمان لەو زەعیفانەیە عەمەلیاتیان کەین هیچەکەیان زۆر خۆشترە ڕابڕێن کێش زۆر شتێکی مهمە لەم مۆزوعەیە چکم ئێمە هەموو کێشی لەشمانە کەوێتە سەر فەقەرات کێتە سەر بڕبەری پشتمان چەندێک کێشی زۆر بێ ئینزیلاقەکە زووتر دەرەکەوێ مشکلەشی زۆرترە بێت بۆیە ئەیکێ لە چارەسەرەکان پێڵین کێشت کەمکەرەوە یعنی چەندێک کێشی زۆر بێت ئەو مادەی دیسکە زیاتر کەپسە بێ زەخت لەوێ زیاتر دروستە بێ هەتا کە ئەڵێن جاروایە کەمە ئەڵێن چۆ بۆ مەلەوانی چۆ مەلە بکە بۆ فکرەکە لە چییە؟ ئێستا من ئاوا دانیشتوم زەخت لەسەر دیسکەکان هەیە زەخت هەیە کە پاڵەکەوم زەخت کەمترە بێ بەسەر هەیە بەڵام لەناو ئاوا بێ بە سفر کە تۆ لەناو ئاوەکەیت بەسەر ئاوەکەوەی زەخت لەو شوێنە تقریبان سفرە بێتەوە ئێمە ئیسفادە لەواکەین کە زەختەکە کەم بێ بشکم خۆی بگەڕێتەوە جاروای خۆی گەڕێتەوە کە دەختێت دەرچووە ئەگەڕێتەوە ئێتر وەزن دەوری زۆرە چەندێک کێشی زۆر بێت زەخت زیاترە کەوێتە سەر ئەو دیسکە تۆ فەرمووت بەشێکی پەیوەندی بە دانیشتنەوە هەیە کە ئێمە زۆر دائەنیشین ینی جوڵەمان نییە بەڵام لە زۆر کەسمان بیسۆ بە تایبەت ئافرەتان کاتێک لەسەر سنگی حاجەشتن حاجەتە شۆن بیستومانە لەوانێ جەنابیشت لە خزم و کەسکایە لە نەخۆشە هاتبێتە نۆرینکە بیست بێتە لە ئەسنای حاجەشتنەکە ئەو مدی بە پێوەیە پشتی ئێشانی ئەبێ 5 دقیقە دانیشێ وڵی ئیسراحەتێکەکە ئەنجا دوای هەڵەسێتەوە ئەمە هۆکاری چێتوانین بە بڵین ئینزیلاقیا و هەر بڵین ئازارێکی طبیعی و لا ئاچە دوایی تەمان هەندێک جار لە بیرمان چوو بڵین کە ئینزیلاق پشتێ شەشەکە بەڵام زۆربەی کاتەکان لە لاقەور لە دەست پێکات ئازارەکە بەڵام پشتێ شەشەکە خۆی کە ڕاوەستێ بە پێ و ئیشەکات زەختێ زیاتر کەوێتە سەر پشتی ماسوولکەکانی زەعیفە ئەگەر مشکلەیەکی بەسیتشی هەبێ لە پشتی دەرەکەوێت جاروا هەیە ئینزیلاقیشی نییە بەس پشتی ژانەکە لە بەرەوەی ماسوولکەکان زەعیفە چکە ئێمە هەر دیسکمان نییە لە پشت شتی ترمان زۆر هەیە جومکەمان هەیە ئەسقانمان هەیە دەمارمان هەیە کێشەکان لەو شوێنانە هەمووی ئازار دروستەکە زۆربەی سەبەبی ئەوانش کە جەنابەت باست کرد ڕاوەستن و ئیشەکەن پشتیان ئێشێت ئەوەیە کە ماسوولکەکان زەعیفە ئەگەر شخصێکی
وابێت کە وەرزش کات و کە پشتی ماسوولەکانی پشتی بەهێز بێت ئەو گرفتەی نابێت یان لە جوڵەکەیە ئەو ڕێک ڕاوەستێت جاجا قاچێکی بەرز کاتەوە لەسەر شتێک هەبێت ئەو ئازاری کەمترە بێت. زۆر باشە دکتۆر. کەسێک بۆ ئیشەکەی دانیشتنی تایە لە بەردەم کۆمپیوتەرا دانیشت بۆ ماوەیەکی زۆر ئارەمایی تو چیە پێویستە چی بکە ئەم کەسە زوو هەڵسێناو بەناو لە کاتی ئیشکردنەکەیە بۆ ئەوی تووشی ئینزیلاق نەبێت؟ ئەبێ کاتێک تەرخانکە بۆ وەرزش ئەبێ کاتێک تەرخانکە بۆ وەرزش لە هەفتەکەیە بۆ نمونە 3 جار 4 جار هەرجاری سەعاتێک وەرزش بکات ئەبێ ماسوولەکان بەقووەتکە بەهێزکە هەر بۆ بەهێز نابێت نەختی هەستێت و پیاسێ بکات ئەبێ وەرزشێکی تەواو بکات ڕۆیشتنە پاسکیلە جیمە مەلەکردنە هەمووی باشە بەڵام ئەبێ وەرزشێکی هەر هەبێت. کاکتۆر بەهێزکردنی ماسوولکە لەوانەیە بۆ گەنجێک بۆ نەوجەوانێک ئاسان بێت بەڵام بۆ کەسێک کە تەمەنێک تێپەڕێنێت چێتە سەر و 45 و 50 ئەم ئەتوانێت ماسوولکە بەهێزکە بە وەرزش یا تازە وەکوڵی تازە ئەم لە دەست دەرچووە ناتوانێت ماسوولەکانی بەهێز بکە ناخۆی بۆ ئەو تەمەنە زەروریە هەتا گەنجی تۆ هەستی پێ ناکەیت هەموو ئەندامەکانی لەشت زۆر زۆر بەباشی شەکەن دوای ئەوە وردە تەمەن لێ دەرەکەوێت. ماسوولکە ئۆرگانێکی زۆر سەرەکیە لە لەشە پێڵێن ئۆرگانی گەنجێتی یعنی چەندێ ماسوولکەی بەهێز بێت و تەندروست بێت ئەو شخصە بە گەنجی ماوەتەوە نەی جوڵێنین وردە لاوازە بێت قەڵەو بین زیاتر لاوازە بێت چەوری تێکەوێت وەزن زیاترەکەوێتە سەری لەبەرەوە بۆ هەموو تەمەنێک وەرزش زەروریە هەر بۆ نییە بۆ گەنج بۆ هەموو تەمەنێک کاتە ئەوش توانێت فرێخ بەڵێ وەرزش بۆ هەموو تەمەنێکە بێت. زۆر باشە دکتۆر. کەسێک کە پشت ئێشەیەکی هەیە یان قاچ ئێشەیەکی هەیە یان دەستی سەر ئەبێ لە چ کاتێکتا پێویستە سەرزانی پزیشک بکات بۆ ئەوەی حاڵتێکی خراپتر نەبێت یان ئەمە خۆی هەرچاک ئەبێت بەبێ کات؟ خۆی ئەگەر ئازاری پشت یان ئازاری مل زۆر باوە پێویست ناکە سەردان بکات چەند ڕۆژی ئازارێ بێت زۆربەی هۆکاری ئازاری پشتمان سپازمە تەشەنوجە گرژبوونەوەی ماسوولکەکانە چەند ڕۆژێک و خۆی ئەڕات بەڵام ئەگەر ئەو ئازارە ماوەیەکی زۆری خایان ئەبێ سەردانکە ئەگەر ئەو ئازارە لەگەڵ ئازارەکەی بۆ نمونە سڕبوون یان ئازاری قاچی یان دەستی هەبێت ئەبێ سەردان بکە یان هەستی کرد نەختێ لاوازە دەستی یان قاچی ئەبێ سەردان بکە میزکردنەکەی ناڕەحەتە ئەبێ سەردان بکە تایەکی زۆری لێ ئەبێ سەردان بکە نەیتوانی ملی زۆر بجوڵێنێ بە تەواوی ئەبێ سەردانکە یان پشتی ناتوانێت بجوڵێنێ یان خوار بووە سەرەکەی دێت خوار بووە ناتوانێت پشتی ڕێکاتەوە ئەبێ سەردانکە یان نەخۆشێکی تری هەیە بۆ نمونە شەکرێ هەیە ئۆمایەکە پشتی ژانەکە بە سەردانکە ئێمە لەوانەیە ملتیهابێ بێ شەکرن مەناعەدا بەزێنێت لەوانەیە میکرۆبێک لەو شوێنە لەناو دیسکەکە مادی دیسک جا مادی دیسک شتێکی تایبەتی هەیە ئەویش ئەوەیە هەموو شوێنێک لە لەش خوێنی پێویستە بۆ نمونە مێشک لە 120 خوێنەکە ئەبات هەر جارێ دڵ وەکو پمپێکە وەکو مەزەخەیەکە خوێنەکەی نارد مێشک لە 120 وەرەگرێت کە خۆشی وەزنی لە 120 لەشی نییە لەبەرەوەی شوێنێکی زۆر مهمە. دیسک خوێنی زۆر کەم بەرەکەوێت بەشی خوێنەکەی زۆر کەمە دەمارێکی تایبەت نییە بچێ بۆ دیسکەکە لە دەور و پشتی خوێن وەرەگرێت و خۆراک وەرەگرێت لە دەور و پشتی بۆ نمونە لە ئێسقان و دەور و پشتی دیسکەکە وەرەگرێت یەکێ لە مشکیلەکان ئەمەیە خوێنی زۆر کەمە ئەو دیسکە جا ئەگەر ئیلتیهابێکشی توش بێت چارەسەری کەمترە یعنی نەختێ دوور و درێژ و درێژ خایانێت چارەسەری ئەجا بێنەوە سەر بابەتەکەی خۆمان ئەگەر چی کاتێ بچێتەوە بۆ پزیشک یان بۆ نمونە نەخۆشیێکی عملیاتێکی کردووە بۆ گرەیەک شتێک چەند ساڵێکە و چاکۆ بوو لە بیری چۆیستا ئازاری پشتی هەیەیان ئەم نیشانانەی هەیە ئەوەشە بێ سەردانکە لە مناڵە ڕاستیە بێ سەردانکات جاروەهای خواری هەیە لە پشت هەستیان پێ نەکردووە یان شتێکی سکماکی هەیە دوای دەرەکەوێت هەستیان پێ نەکردووە. باش کاکتۆر حاڵەتێک هەیە لەنێو کووردا زۆر باو من نازانم لەنێو کۆمەڵگەکانی ترا بەڕاستی بەس مەسەلەی پشتەقانن ملتەقاندن دەست و پەنجە تەقاندن ئەوانە یەکەم تا چەند
خودی ئەم پشتەقاندن و ملتەقاندنە فاکتەرێکە هۆکارێکە بووی کە عەزەتی ئەم دیسک و بڕبڕانە بگا. ئەمە یەک. دووهەم هەیە ئەڵە کە من ئازارم هەیە کاتێک پشت ئەتەقێنم یا مل ئەتەقێنم ئازارەکەم نامێنێ. ئەو تەقانە باش نییە. لە جیاتی ئەوەیە مە ئەتوانین تەمارینی سترێچینگ بکەین. یعنی هەنێ تەمارین هەیە پێڵێن سترێچینگ واتە ڕاکێشتنی ماسوولکەکان و دەورپشتی ماسوولکەکانە. جار وایە بێ بەخوو ئەو تەقانە. یان جار وایە یەکێتر پشتی بۆ تەقێنێ ئەوە زیاتر عەزیەتیە بێت. هەندێک جار نەخۆش زۆر لە عملیاتی فقراتە ترسێ ڕاستی کە تووشێ بێ یەکێ لێ ئەڵێ چەچیەکی بەس عملیات مەکە ڕاستی ئەچێ شتی تر ئەکات بۆ نمونە شتی عشایری هەڵێواسن بە قاچەکانی و سەری لە خوارەوە زۆر مشکلە ئەبینین دوایەوە سێرێکی هەر ئینزیلاقەکە نییە ئێستا خواریش بووە ترازاوە لە یەکتری فقراتەکان بە خراپی دەستکاری کراوە زۆر شتی ئاوهایە من پێم باش نییە نەتەقاننم پێ باشە نە ئەوم پێ باشە یەکی ڕای کێشەیان ئازێتی پشتدایان سێرێکی ئەوەنە ئازاری هەبووە بە پێوە چوونەتە سەر پشتی مشکلەکە کەم بووە بەڵام ئێستا زیاتر بووە بەبوونی ئەوە. ئەی باشە دکتۆر شێلانی پشت یان ئیلاج تەبیعی هەیە بۆ ئەم نەخۆشیە کارگەری هەیە ئێستا زۆرمان جاریوە هەیە لە ماڵەوە پشتمان ئێشێ بە دایکمانیان باوکمانیان یەکێکڵین تۆزە پشتمان بۆ بشێرە باشتر ئەبین هەز بە باشبوون ئەکەین ئەمە کارگەری ئەرێنیە یان نەرێنی شێلان کێشەی نییە بەس بە شەرتێ زۆر نەبێت بە بقوت نەبێت و ینی هێزێکی زۆر نەخاتە سەر پشتی و عیلاج طبیعیش جەنابەت باسی عیلاج طبیعی شتێکی زۆر زەروریە هەر خۆی وەرزشە عیلاج طبیعی وەرزشش هەر عیلاج طبیعیە زۆربەی نەخۆشەکان ئێمە پێیان دەڵێن بچن بۆ عیلاج طبیعی یعنی بەس عیلاج طبیعیش علمێکە خۆی یعنی هەمومان نازانین بیکەین علمێکە پسپۆری خۆی هەیە هەتا دکتۆرش نازانێت عیلاج طبیعی بکات ئەبێ بینێرێ بۆ لای پسپۆری عیلاج طبیعی. درست کاکتۆر باسط لەوە کرد خەڵک زۆر ئەترسێ لە مەسەلەی نەشتەرگەری هەر بەڕاست یعنی ئەمە باوە لە نێو خەڵکیە خەڵک ئامادەیە گەر تووشی گرفتێکی دڵ ببێ فەتح سەدری بۆ بکرێ زۆر لی ناترسێ بەس کە ئەڵێن تووشی فەقەرات بۆ پێویستە عملیاتی بۆ بکرێ هزار دکتۆرەکە چەندین وڵاتەکە بەس ئێوە لە شوێنێک شتێکی دەستکێ بەس ئەم عملیاتە نەکە هەر بەڕاست بۆچی خەڵک لە نەشتەرگەری فەقەرات دەترسێ هۆکارێکی چییە؟ نەشتەرگەری فەقەرات ساڵ بە ساڵ ڕێگەکان و تەریقەکان ئەگۆڕێت یعنی ئێمە هەر خۆمان ئەو ئیشەی کە ئێستایکەین پێش 20 ساڵ ئەو ئیشەمان ناکرد بەو شێوەیە نەمانەکرد ئەمەش مانایە شتەکە هەر لە گۆڕانکاریایە لە هەموو دنیا زۆر چارەسەر هەیە بۆ مشکلەکانی مرۆڤڕێی پشت یەکێکی نەشتەرگەریە بەڵام ئەبێ لە کاتی خۆیان بکرێت بۆ نمونە من ئینزلاقێکم هەیە هەر نەمکرد ئێستا پێم کەوت تازە ناتوانم ئاوا بەرزی کەمەوە کە ئەڕۆم ئاوا بێ پێیەکەم زۆر بەرزکەمەوە بۆی نوکی پێم نەدا لە عەرز ئەو پیاڵێن کەوتنی پێ تازە نەشتەرگەریش بکەمەوە چاک نابێت ئەوە تازە چاک نابێت ئیتر دوای هەرێکە نەشتەرگەریەکە بۆ ئەوکەی ترشی والێنەیە ئیتر ئەمە ئەبینرێت ئەمە ئەڵێ عملیاتی فەقەراتی کردوسەی چۆن هەڕات شتەکە ئاوها بەو شێوە ینی هەموو چیرۆکەکە باس ناکەن بەڕاستی خەڵک ئەترسێ ڕاستەکەی و زۆربەیشی تاخیر ئەبێت زۆربەی کاتەکان تاخیرە خۆیان تاخیرەکەن قەرارەکە تاخیرە بێ هەموو شتێک ئەبێ لە وەختی خۆیان بکرێت کە ئەو هات ئازارێکی زۆری هەیە و دسکەکە سەیرەکەین زۆر گەورەیە کە بێ لە وەختی خۆیان ئەمە لا برێت لەسەر دەمارەکە وەختێکی زۆری بەسەر بچێت کە دەمارەکەی ئازێتدا دەمارەکەی کوشت دەمارەکە پوکایەوە تازە چاک نابێت هیچ لە خاصیەتی دەمار لە لەشە ئەوەیە کە تووشی شتێ بوو خانەکانی مرد تازە دروست نابێتەوە بۆ نمونەوەکو پێست نییە پێست خانەشی بمرێ خۆی دروست دەبێتەوە بەڵام دەمار دروست نابێت کاتە هەر کەسێک ئینزلاقی و برێز ناکات بترسێت یان لە چه حاڵەتێکدا پێویست ئەکا کە عملیات بکرێت کەسەکە ئینزلاق زۆر باوە ئەگەر با بڵێن 100 کەس ئینزلاقیان هەیە یەکێکیان عملیات هەیە هەمووی پێویست ناکە عملیات بکە زۆربەی کاتەکان بەس چاودێریە وەرزش و چاودێری و لەوانەیە وردە هەنێ زلاق هەیە خۆی چاکە بێ ئەگەڕێتەوە شۆن خۆی ئێمە وتمان گرفتەکە لەوەیە کە بچێتە سەر دەمارەکەیان نەختێ جوز لە ملیم چۆتە سەر دەمارەکە ئاوساوە دەمارەکە ئێستا کە گەڕایەوە شۆن خۆی تازە ئێمە دەستکاری ناکەین مشکلەمان نییە لەگەڵی باش کاکتۆر
بابەتی قادرمە و بە پێ ڕۆشتن زۆر جار ئەو ئێستا گروپاتی شاخەوانی زۆرە ئەڕۆن بۆ چیابەرزەکان بۆ دۆڵ و گردەکان ئەم ڕۆیشتنە بۆ ئەو شوێنە بەرزانە یا هاتنە خوارەوە لە شوێنێکی بەرزەوە بەرەو لێژی یا بە قادرمە ڕۆشتن ئەمانە تا چەند لە کەسێکی ساغا بێتە هۆی ئەوەی کە گرفتی با بڵین هەچەند بابەتەکە ئێمە ئەژنۆ نییە فەقەراتە بەڵام ئەژنۆ و فەقەراتیشی بۆ دروستکاریان ئەوانەی کە فەقەراتیانێ زیاتر خراپیان بکات بەنسبەت کەسێکی ساغ شاخڕەوی بکایان قادرمە هیچ مشکلەی نییە باش هیچ کێشێکی بە دروست ناکات بە پێچەوانەوە ماسوولەکان بەهێز دەکات و چوونە سەرەوە زۆر باشترە لەوەی کە دێتە خوارەوە مشکلەکان لەوە دەستپێکە کە دێتە خوارەوە زۆربەی مشکلەکانمان لە ئەژنۆیە بۆ بەنسبەت فەقەراتشەوە قادرمە هیچ مشکلی بۆ فەقەرات دروست ناکە لە کەسی ساغا لە کەسی ساغە و ئەوەشی کە دسکی هەیە مشکلی بۆ دروست ناکە لە فەقەرات هاستنەگە قادرمەکە دەستێکی هەبێت دەستی پێوە بگرێت مشکلی بۆ دروست ناکات ئێمە زۆربەی هێزەکە لە قاچا دروستە بێت لە ئەژنۆیە کە تۆ ماسوولکەکان لێرەوە ئەجۆڵێتەوە وردە وردە ئەوەشی کە ئەو شتانە کە ئەزانێت چۆن ئەیکات چۆ ئەجۆڵێنێت هەر خۆی وەرزشە شاخڕەوی و قادرمە وەرزشە لەبەرەوە بۆ فەقەرات هیچ زەرەری زۆر باشە دکتۆر شتێکی لەناو ئێمەیە زۆر باوە بەتابەت ئەوانەی کە پشتیان ئێشێت خۆ هەڵواسینە ئەمە کاریگەری باشی هەیە لەسەر کەسانی کە پشتیان ئێشێت ویان لێ ئەکات دیسکەکە بچێتەوە شوێنی خۆی ئینزیلاقەکەی نەمێنێت پشت ئێشەکەی نەمێنێت یان ئەوەیە کە کاریگەری خراپی هەیە لەسەر ئەو نەخۆشی پشت ئێشە و ئینزیلاقە خۆ هەڵواسین شتێکی ئاسان نییە ینی ئەگەر ماسوولکەکانی دەستت زۆر بەهێز نەبێت ناتوانانی خۆت هەڵواسی و خۆ هەڵواسین یەکسەر لە ماڵ ئاوە دانیشتۆم گیانم ساردە بچم خۆم هەڵواسم شتێکی باش نییە بەشێکە لە سترێچینگ کە باسمان کرد تەمارینە سترێچینگ و ئەبێ کاتێ بیکەیت گیانت گەرم بێت تۆ وەرزشێکی بەسیتت کردە بێ بەلای کەمەوە چارەگێک پاسکیل ڕۆیشتن تەمارینی سویدیت کرده بێ ئەنجا بتوانی ئەو بکەی زەرەری نییە وەکو زەرەر بەڵام ئەبێ بزانیت چۆن ئەیکەیت و شوێنێکی بەرز نەبێت مەسەڵەن بکەوێ من نەخۆشم بینیوە کە بە قاچا خۆی هەڵواسی و ئەوەش هەر زۆر خەتەرەکە کە بکەوێت زۆر بۆ ملی زۆر خەتەرە بەڵام بەعام زەرەری نییە بەڵام ئەبێت دوای ئەوە بکرێت کە ماسوولەکانی لەشی نەختێ گەرم کات کاک دکتۆر ئێستا مناڵ بۆ تەنانەت گەنج و نەوجوانیش زۆر بەم با بڵێن ئامێرە زیرەکانەوە مەشغوڵن و زۆر سەریان دائەخەن ئەمە بۆ داهاتویان گرفتی ئینزیلاقی مەل یا پشتیان بۆ دروستەکە هەر نەکە داهاتوو ئێستا دروستی کردووە ئێستا دروستی کردووە بەڵێ ینی زۆربەی کێشی ملێشە مۆبایلە کاتێک ئەو هاکات ماوەیە زۆر تەرکیزی کە ئەڕوات ئیتر ئەو مەسوولکە ناجۆڵێتەوە ینی ئەو ئەچێتە ناو عالەمێترەوە سەیری شتێکەکە بۆ ماوەیەکی زۆر یان کتێب خوێندنەوە یان مۆبایل ئێستا تەمان کتێب خوێندنەوە زۆر کەم بووە زۆربەی مشکلەکان لە مۆبایلە دەست پێ کرد جاران ئەو ملێشەیە لە خوێنەوارە هەبوو حتا پیان ئەو تەکست نێک ینی ئازاری مل یان مشکلی مل بۆ وانی کە شتە خوێندنەوە ئێستا خوێندنەوەکە مشکلەکە مۆبایل دروستی کرد کە عینەن کێشەیەکە من ئاهالیەکەم و خەریکی شتێکە بووم بۆ ماوەیەکی زۆر ئاگام لێ نییە ماسوولکەکە ڕاوەستاوە ئێسقانەکان هەمووی لەیەک شوێنە ڕاوەستاون بۆ ماوەیەکی زۆر ئەوە کێشە دروست دەکات بیدایە وەکو تەشەنج هەستی پێکی بەڵام وردە تەئسیرەکان لە ئێسقانەکانیش ئێمە لە ملە لە هەموو فەقەراتە قەوسمان هەیە بۆ نمونە لە ملە قەوسەکە ئاوە بۆ پێشەوەیە دوای بەعکسەوە بێت دوای ئەلێرە لە کەلەکان عینەن قەوسێترمان هەیە بۆ پێشەوە ئەم قەوسە لە فەقەراتە زۆر گرنگە بۆ فەقەرات نابێ فەقەرات ڕێک بێت ئەبێ ئەو قەوسەی تیابێ لە مل کاتێک کە نەخۆش دێت ئازاری هێسەیەکین ملی ڕێکە قەوسەکەی نەماوە ئەو بیدایی مشکلەکانە دوای وردە بەعکسەوە بێ قەوسەکە لە جیاتیەوەی ئاها بێت ئاهای لێ هاتووە ئەو شەر مشکلەکان زیاترەکات بۆی ئەو قەوسە بگەڕێنێتەوە ماوەیەکی زۆرت ئەوێت جاروایە چەند ئەنزیلاقی دروست بووە ئەو قەوسەی دروست کردو ئەوەش زۆربەی کاتەکان ئەمە سەبەبەکەیەتی ئەو نەخۆشانە بە هیچ شێوەیە نابێ ملیان بچەمێنەوە ئەبێ دایمە ئاوا بکەن
باشوڵا من دەرهێنەر پێم وڵە کاتی ئەم بڕگێتەوە بەڵام من ناچار 1-2 دقیقە وەرەگرم لە بڕگەکەی تر کێشە نیە تاویزەکەینەوە بە کورتی خەو بەشێکە لە ئیسراحەت بۆ جەستی مرۆڤ زۆر کەسە بینین کە لە خەوەڵە سێجیانی تێکشکا و ئازاری پشتی هەیە دوای مودەیەک لە نیو ساعتێکە هەڵەسێ و کۆمەڵە جوڵاکە و ئازاری نامێنێ هۆکاری چی خەوا لە ئینسانەکە لە هەندێک کەس وای لێکە تووشی ئازاری بکە ئەگەر بۆ ماوەیەکی کەم بێت لەوانەیە هەنە تەشەنوجات هەبێت بەڵام ئەگەر ئەمە بۆ ماوەیەکی زۆر بێ و هەموو ڕۆژێ بێ ئەوە چەند نەخۆشیەک هەیە تووشی بڕبڕی پشتە بێت کە بڕبڕی پشت جوڵەی کەمە بێت وردە ئەبێ بە یەک ئێسقان ئەگەر ئەمە بۆ ماوەیەکی زۆر بوو ئەبێ فەحسی بۆ بکرێنەوەکم ئەو نەخۆشیانە بێت زۆر باش لەسەر چارەسەریەکان هەندێک شتێ باس کرد بەڵام چارەسەریەکان سروشتی بن باشترە یان با بڵێن دەرمانی کیمیایی بێ یان نەشتەرگەری بێ چارەسەرەکان چین بە کورتی لە ماوەی هەرسێکی هەیە باشترین چارەسەر ئەوەیە سروشتی بێت بە وەرزش بێت بە تەمارین بێت بەڵام لای کەسی شارەزا بەڵێ و دووەم شت دەرمان زەرورە وەریگرێت هەندێک نەخۆش ئەڵێ ئازارشکێنە یان عیلاجە خۆی ئازارشکێنە شەر عیلاجە چۆن ئیشەکە لە لەشە ئەو ئاوساوێ کەمەکاتەوە تۆ کە عیلاجەکەت نەما تۆ توای ماسوورەکە باشتر بجوڵێنی خواری پشتت کەمە بێت ئەوانە شەر چارەسەرە نەشتەرگەری لەوانەیە لە 100 کەسە 200 کەسە یەک کەس پێویستکان نەشتەرگەری بۆ بکەین بەڵام کە دکتۆر بڕیاری نەشتەرگەریدا ئەگەر ئەم نەخۆشە زۆر قەلەقە با سێ دکتۆر بکات دوانی ئەوتیان نەشتەرگەری هەرسێکی ئەوتیان نەشتەرگەری تەواو بابی کە تاخیری نەکا لەوە زیاتر باشە دکتۆر ئەمە میکەمەکۆتا پرسیار قورسترین جۆری ئینزیلاق کە تووشی کەسێکە بێت کام جۆرەیەتی قورسترینان ئەوەیە کە زۆر گەورەیە ئینزیلاقەکە لە مل توشت ئەبێت یان لە بەشی کەلەکە لە خوارەوە ئەگەر ئەوەی مل جاروا هەیە چوارپەلی زەعیفە ئەوە زۆر ناخۆشە زۆر شتێکی خەتەرە یان جاروا هەیە لە پشتە کوتوپڕ ئەزانێ ماوەیەکی زۆر ئازانێ ئەنزیلاقیکە بەسیسا پێویستەکە ئەو مێز و تەبڵەکە بجۆڵانێت ئەم کورسیە نەختێ بجۆڵانێ یەکسەر لەوەیە تووشێ بێت بۆ نمونە قاچی ناتوانێت بجۆڵانێت یا میزەکە بخۆیە ئەمە ئەبێ بە زووترین کات و قورستشە ئەمە بە زووترین کات بکاتە خەستەخانە زۆر بەڕێز دکتۆر علی عومەر سعدون پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و فەقەرات و دەمەڕسواز بووی لەم تەوەریا لەگەڵ